لە ساڵی 1970 حکوومەتی عێراقی ئەو دوو قومبەلەی کە هاوێشتە ئێرەکانە گوندی بۆگر لای مزگەوتەکەی تیارێکی کۆپتەری حەمباڵ بوو هات دوو قومبەلەی فڕێدا بەهار بوو لە ساڵی 1970 لە مانجی تقریبا 4 بەوە فڕێدا ئەو قومبەلانە لێوێدا یادگارێکی زۆر ناخۆش بەبیرم دێتەوە لەبەرەوەی کە ئەو ڕۆژی قومبەلەکانی لێدا ڕۆژی دوای بۆ بەیانی هاتمە سەرجێگاکەی و تەمەشام کرد ئاورێکم داوە گوند چۆڵ و هۆڵ زۆر ناخۆش ئێستا یادگارێکی زۆر ناخۆش دێتەوە یادمان لەبەرەوەی هەندەی پێنووس و ئەنفال کرایان کۆتایی هات بە ژیان لێرەکانە بەڵە زۆربوونی هەیە ئێستا تا ئێستا ئاسەواری زۆر هەیە پاشماوەی ئەنفال زۆرە ئەو خەڵکانی خێزان و منداڵیان بەجێماوە تەبەن هەمووی ئاساری هەیە و تەسیراتی لەسەر خەڵکەر هەیە لە یاد ناسێتەوە وەڵاو گوندە لە حساب نایە بردومانی هەر 4 جار بە لاپاڵمی لێ درراوە ئەوە ئەم لاپاڵانی ئەمڕۆ شاید حاڵەکەن نەتەقیون گەرێکی ناخۆش لەبەرەوەی کە من بۆ ڕۆژی دوای هاتم بە ترسەوە هاتمە سەر جێگاکانی تەمەشام کرد تر هات پاش چەند ڕۆژ پرۆسەی کنەکردن و بە دواداچوون و هەڵکۆڵین تواندرا هەردوو بۆمبەکە لە ناو عومقی دەیەکە بدۆزرێتەوە ئەویش دوو بۆمبی سەردەمی ڕژێمی بەسەرچوو بوو کە بەکاری هێنابوو لە دژایەتیکردنی پێشمەرگە و هێزی پێشمەرگەی کوردستان و شۆڕشی کوردستان سەردەمی زەمەنەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی ئەنفالەکان ساڵانی ئەنفالەکان بۆیە ئەو دوو بۆمبە جۆرەکانیان جۆری ڕووسین و وەزنیان 250 کیلۆگرامە دیارە ئێمە داوا لە هەموو هاوڵاتیانی دەڤەرەکانی تریش دەکەین ناوچەکانی تریش دەکەین هەر تەنێکی نامۆ هەر بۆمبێک کە هەموو ئەوانە وەکو مەرگێکی شاراوە بۆ هاوڵاتیانی مەترسین لەسەر گیان و ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە زووترین کات ئاگادارمان کەنەوە بۆی لە ڕێگای تیمە قارەمانەکانی ئیئۆD و تیمەکانی میکانیک و ئەوانە چارەسەری پێویستیان بۆ بکەین و بۆی ئەو مەترسیە لە هاوڵاتیانی خۆمان دوورخەینەوە دووە تا ئێستا ئێمە لە دوایین ڕووپێوی ساڵی 2004 کە ڕووپێوی کرا بۆ هەموو مین و تەقەمەنیەکان پاشماوە جەنجەکان 776 کیلۆمەتری چوارگۆشە لە هەرێمی کوردستان بە مین و پاشماوەی جەنجی پیس بوو لەو ڕێژەیەوە لە ساڵی 92 کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای دەستگای گشتی کاروباری مین و بەڕێوەبەرایەتیەکانی و ئەو ڕێکخراوە بیانیانەی کە لە بواری مینپاچی کار دەکەن و لەگەڵ هاوبەشەکانی تواندراوە ئەو ڕێژەیە دابەزێنرێ ئێستا لە سەرجەم هەرێمی کوردستان 206 کیلۆمەتری چوارگۆشەی ماوە بە مین و پاشماوەی جەنجی پیسە لایەزال مەترسی هەیە لایەزال خوتوڕەی هەیە لەسەر گیان و ژیانی هاوڵاتیان